لبوكانه مامۆستایەکی لە قوتابیەکیدا ئەژبەروێ برنە نەخۆشخانەیە باوایەکێ دەمکی لە بن چاودێریە چڕیا پزیشکاندا بوو لە گۆر زانیاریان نوکە ڕەوشاویە باشە دێهێتە دەرێ خاندنج نەخۆشخانەیە ئەو قوتابیە ئاروین پەرتەویانە پشتیک و باشتر بووی لە نەخۆشخانەیە ئاخفت ئەوی گوت ئێستا شکر بخوا لە جاران زۆر باشترم. ئاروین لە قوتابخانەیە باهونەریە کوڕان لە باژارێ بووکانێ قوتابیە پولا شەشەیە لەسەر برایە خو شەڕ بەراوی و قوتابیەکێ دیدا چێ بوویە و مراقب بوویە ئەو قوتابیە دیت چیت شکاتێ لێت کرد ئالیکارە ڕێڤەبەرێ قوتابخانێک و هەفتە مامۆستایە خراب لێدا ئەوی گوت دناوا قوتابیاندا هەمی شاهدن gelek زەربە لەسەر و پشتا سەرێویدان پشتێک و ڤەگەریای ماڵ تەندروستیاوی تێکچوو یەکسەر ماڵباتاوی ڕاکردن نەخۆشخانەیە باوێ ئاروین لە خوشخانەیە ڤیدیۆیەک بەڵاف کرد گوت باوایەکی هووانە لە کوڕێویدانەش بەروێژیت بن چاودێریە چڕدایە ئەوی داخواست کرد لێپرسین گەل مامۆستای بەهێتەکردن قایمقامێ بووکانێ دیارە هاتە سەرخەت ڕاگەهان دووسیە لێکولینێ بوو مامۆستای هاتیە ڤەکردن باوایەکێ دەمکیش کار هاتیە دوورێخستن نوکە ڕەوشە ئاروینیا باشە بڕیارەش نەخۆشخانەیە بهێتە دەرێخستن. بنەی خدا من ئاروینی پەرتەویانم ئەلان زۆر باشترم شکر لە چاو جاران ئەلان زۆرتر باشتر بوو وەڵا سفێنێ بەیانی ئینشەڵڵا مەرە خەز دەکرێ خەزەکە لەسەرەوە بوو براکەم کلازەوەڵا ئەسبابازێکی چکولەی پێ بوو ئەنزاماتێکی سروس بێداشی هاتووەکن لە ماسخانە لە براکەمی سام بوو براکەشم کە پاڵی ئەو ئەنزاماتە پاڵی بە براکەمەوە نابوو ئەو برایشم گازی لێگر بوو دەرەقەتی نایەت بوو مثلسمی کاری بکە گاز لێگر بوو ئەدی منیش کە زەنگی لێدا بوو چوون بۆ سریز بێداشتی ئەو کوڕە پێ کوتم کی براکە تەمچی کارێکی کردووە تم بەخاتری چی بێمە قەت کارێکی ئاوا ناکە ئەدی کە بوو جێڕامەوە مشکم تواقنیە لە برێن بن بدە یا شتێکی لێ پرسینی ئەگە قەراربایشێکش باە دەبایە ئاغای نازم بۆ ئەو کاری کردبایە لێ لیسان باە بەمنی کوتبایە ئەدی لەسەرەوە ناحەز بەرخوردی کرد دوایەوە چوو بە ئاغای نازمەکەمانی کۆت نازمەکەشمان کە پێم کوتم هەمچین کارێک کراوە زۆر بە عەسەبانێت و خەشمەوە بە حەدێکتون لە پشتسەرمیدا بوو چەندین زەربەی زۆری لێدا لەبەر دمی منداڵەکان لە نێو سەفدا کە ڕاوەستاوین لەکن ئەوان لایەندام هەمیشان شاهدین دەزانن. لە ئەنگرە یەکێتیە نیشتیمانیا کوردستانê li Kerkûkê dibêjin bi piştrastî ve ew dê 5 kursiyên Perlemana Iraqê bi dest vebînin. Li armanca wan zêdetir ji 6 kursiyên Perlemanê ji ber ku ew dibêjin ava ku yenekê diketin gelek e. Tura Medyaya Rûda û nêrîna hejmareke li Engirên Yekîtî Niştimanî Kurdistanê yên Kerkûkê û pêşbîniyên wan bû dengên wê hizbê wergirt. Ew dibêjin ku kêmtir ji 5 kursiyan nayînin, parêzgarê wan e û xizmetguzarî jî pêşkêşkirin e. Ez dixwazim nêrîna wan werbigirim hîn dê bîne li gel me lê destpêkê me behsê mêhvanekî kir ku dil gel me hazir bîtin ew jî babê Arvîniye ev qutabiyek û xerabî hatiye lêdan piştînkê lêkolînan dest pê kirî. li ser rewşawiya tendurûstiya wî li ser meseleya ku icraat û lêkolîn hatîne kirin li ser evê ez hez kem zanyariyan şawer bigirim birêz Ferhat Pertewiyan bawkî Arvîn rasta xûman legal debêt zor zor spas dikim kak Ferhat bixêr bên selametiye bo Arvîn دەتوانی پێم بڵێت ئێستا دۆخی تەندروستی ئاروین چۆنە ئینشاءالله سەلامەتە؟ کاک فەرهاد بەخێر بێن؟ بەخێر بێن زۆر سپاس دەکەم ئاروین چۆنە ئینشاءالله تەندروستی باشە ئێستا؟ والله شکر بۆ خدا زۆر زۆر ئەلان ئەحواڵشتی باشە دوێنێ شۆلێ بیمارستان تەرخیص کراوە و شکر بۆ خدا حاڵیش بۆ بێبوودیە. یعنی ئێستا لە ناو نەخۆشخانە نەماوە؟ ناوەڵا شکر بۆ خدا زۆر زۆر باشە و ئەلانیش وەزعیەتی ڕووبە بێبوودیە شکری خدا. الحەمدولیلا کەی دەگەڕێتەوە بۆ قوتابخانە؟ ئینشەڵڵا بەرحەسبی دکتۆرەکان کە فەرموویانە چەند ڕۆژێک ئیسراحەتی لەسەر بێ وەلی ئێمە پێمان خۆشە کە بە زووترین کات بگەڕێتەوە و ئینشەڵڵا لە شەمبەوە دەچێتەوە قوتابخانە و مشکلەکەشی بۆ مێدی خدا حەل بووە. سەرەتا بە لەسەر تەندروستی بزانم یعنی ئێستا الحەمدوللا هەموو شتێک تەواو بوو لە ڕووی تەندروستیەوە پێویستی بە حەبوو دەرمان و چارەسەری و شتی تر نابێت بەس ئیسراحەتی دەوێت و دەگەڕێتەوە مەبەستما بزانم زەبرێکی ئەوەندە نەبوو کە تەئسیر لێ بکە. بەڵێ نەشکری خدا ئەوەی کارهای دەرمانی لازم بۆ لەگەڵان ئەنجام داوە
و دکتۆرەکەی خۆشی فەرموویەتی کە 2 هەفتەی دیکە بێنەوە بازم تەماشای بکەینەوە ئێمارای جەدیدی لێ ئەنجام بدرێ و ئیشەڵا کە تەندروستی خۆی بەدەست دێنێتەوە. یعنی پێویستی بە نەشتەرگەری و شتی تریش نەبووە؟ نە شکری خوددا عالی بۆ ئەدە زۆر باشە پێم خۆشە مە بەس ماوەی بزانم عملیات و ئەو شتانەی نەکردووە خەتەری نەماوە. خەتەری نەماوە الحەمدولله. کاک فەرهاد لێکۆڵینەوە کرا و بزانم ئیجراعاتیش وەرگیرە دەتوانم بزانم چی لێ هات مەسەلەکە چۆن بوو چۆن ڕوویدا و چۆن چارەسەر بوو؟ وەڵاهی ڕۆژی دووشەمبە بوو تاریخی پێنجی هەژ بوو ینی 2 ڕۆژ لەوە پێش بوو کە وەختێک ئاروین لە ماڵێ مەدرسەوە هاتەوە بەرەو ماڵێ توانی وەڕوان بوو ساعتی کاتژمێر 6 ئەوانە بوو هاتەوە ئەحساسی گیجی دەکرد ئەحساسی هێشی هەبوو لە قسمەتی گەردنیدا کە پێی ڕاگەاندین ئەو ماجرای ئاوا بۆ کە نازمەکەی دەیداوە بلا پاسنێمە بنمان بۆ بیمارستان و جگای هەیە لێرە زۆر تەشەکر بکەم لە ڕئیسی ئامۆزش و پەروەرشی بۆکان ئاغای مەلا ڕەحیمی لە ئاغای فەرماندار ئاغای سەنعەتی کە بەڕاستی زۆر دڵسۆزانە زۆر دڵسۆزانە هەتا ئەمڕۆ کە بازەماتۆ ئینتەرنێت یا خراپە پریا ئینتەرنێت بابێ ئەڕڤینی کەرم فەرموو کاک فەرهاد قسەکان تەواو بکە دەڵێیت ئەوانە هاتونەتە سەرخەت و زۆر بە جوانی چارەسەریان کرد؟ زۆر ئەسەن ئای فەرماندار ینی ئاغای سەنعەتی دەتوانم بڵم ئەگەر منداڵی خۆشیان باە هەر ئەو کارانی دەکرد زۆر شکری خوددا لەگەڵمان باش بوون زۆر پێگیری کارەکانی ئاروین بوون ئاروین چون وەرزشکاریشە بۆ خۆی و چەند وەخت لەوە پێش مەقامی سیۆمی ئێرانی هێناوەتەوە زۆر لەسەری حساس بوون زۆر بۆی کە بۆ ورشەکەی ئیدامەی ورشەکەی کە خەتەرێکی نەبێ لە شوراکاندا خانمی سەلیمی پەخشانی سەلیمی بەڕاستی دەستیان خۆش بێ هەمویان زۆریان زەحمەت کێشا ئیمان جمعی بۆکان وەلی بە تایبەت دکتور سەنعەتی کە فەرمانداری بۆکانە زۆری زەحمەت بۆ کێشاین لەگەڵ ڕئیسی ئامۆزپەروەرش. باشە ئەو مامۆستای ئێستا لەکوێیە؟ وڵات تێبقیەوەی کە ئەمڕۆ پێیان ڕاگەاندین کارهایی قەزایەکەی ئەنجام دراوە و گیراوە تاوەکوونێ دادستانی محتەڕەمی بۆکان کە بازم ورودی کردو بە پەروەندەکە بە سزای ئەعمالی خۆی بگەین و حتا دەریشیان کردو لە سەرکارەکەی بلا فاصلە زەحمەتیان کێشاوە و حراست تەواوی کاروبارەکەی ئەنجام داوە. یعنی سکاڵات تۆمار کردووە جەنابەت خۆتان سکاڵاتان تۆمەرگە شکایەتت کردووە؟ بەڵێ من بۆ خۆم شکایەتم کردووە لە قوەی قەزاییە حراست و ئای فەرماندار و ئای دادستان کولن بۆ خۆیان پێگیری کارەکەمان بوون زۆر دەستیان خۆش بوو زۆر بەیانی بەڕاستی ئەو 2 ڕۆژە بە ئەندازەی ئێمە زیاتر حتا لە فکری کارەکەماندا هەبوو. تێگەشتم کاک فەرهاد وتت مامۆستاکە گیراوە دەستگیر کراوە تاوەکو ڕۆژی دادگا یان تاوەکو کەی دەزانن؟ وەڵایی فێلەن لە خەبەری ویان دانەناوی وەلی ئەوەی کە هەم دەستگیر کراوە و هەم لە سەرکارەکەشی ئیخراج کراوە ئەوانەیان قەتعی ئەنجام داوە بۆ من. باشە جەنابتان ئێستا وتت کە ئاروین وەرزشکارە چ جوورە وەرزشێک دەکا فۆتبۆڵە یان شتێکی ترە؟ وەڵا کارەتە کار دەکا کارەتە یعنی پرۆفێشناڵە یعنی چ ڕەنگی هەیە ئەگەر حزامی هەبێ کەمەرەکەی کەمەرەکەی دانی یەکی کارەتەی هەیە کەمە ڕەشە تاسیری لێ نەکردووە ئەو لێدانە ئینشاءالله دکتۆر وتی شکری خوددا کە تاسیر ناکە بۆ باتەوەجبەوەی کە شکری خوددا لە ئێرانی ئێمە دکتورایەکی زۆر وارد و قابل هەن و ئای فەرمانداریش حتمەن دەستوری لەسەرداوە کە چاکترین دکتورەکانمان بیبینن ئیشەڵا کە هیچ تاسیرێکی نابێت. یەک پرسیارم هەیە کاک فەرهاد مامۆستاکە بەچی لێیداوە بە دەستیان بە دارێکیان زەبرەکە بەچی بووە؟ بەدەست لێیداوە دەستە خۆش بێ سەلامەتیە بۆ ئاروین زۆر سپاسانەکەم کاک فەرهاد دەستان خۆش بێت کاک فەرهاد پەرتەویان ji بووکانێ گەلمە بوو لە شان ساغ بێ سپاس.